ئێمە وەکو میلەتی کورد هەمیشە ینی بەداخەوە کە زۆر کەم مێژومان هەبێیان کاتێکمان هەبێ کە پێ تێپەڕی بێتین ئەمە کاتی ئارامی بووە ئەمە کاتێک بۆ کە جەنگ نەبووە ئەگەر جەنگێکی بۆ نمونە ڕاستە و خۆی کوشتن و ئاوارەبوون و ئەنفالکردن و کیمیابارانکردن و ئەم شێوازانە نەبوو بێ هەمیشە جەنگێکی دەرونی لەگەڵ ئێمەیا کراوە کە ئەمە کاریگەریەکەی کەمتر نییە لە جەنگی با بڵێن دەستەویەخەی ڕوبەڕووبوونەوەی کوشتن و شەهیدکردن و ئاوارەبوون و ئەوانی تر بۆیە ئێمە بەم مێژوانە تێپەڕیوین هەم خۆمان هەم دایبابمان هەم کە سوکارمان باوباپیرانمان کە دانیشین هەمیشە بابەتەکانمان بابەتی جەنگ بووە هەمیشە بابەتەکانمان خێزانەکان گێڕانەوەی مێژوەکانیان کەمترین دڵخۆشیتیایە بەداخەوە بۆیە لە ئێستایە کە ئێمە با بڵین بەرەی ئەو جیلین کە هەمیشە نەهامەتیەکان بەسەرمانە دووبارە بۆتەوە بەداخەوە ئێستاش کە لە ڕۆژهەڵاتی کوردستان جەنگەکە لەوێیەوە زیانەکان زیاتر بەر ئەوێ ئەکەون و کەوتۆتە ئەوەی کە پەیوەندی کۆمەڵایەتەکان لاواز بۆ هێڵی ئەنتەرنێت نییە هەمیشە لە کەشێکی سترێس و نائارامێکی دەرونیان بێجگەلەوەی کە کوشتار و با بڵین ئاوارەبوونی تێکەوتووە ئێمە گرنگە خۆمان بپارێزین لە کاریگەریەکی دەرونیەکانی ئەم بابەتە چ وەکو خێزان چ وەکو حکوومەت و با بڵین ئەوانەی کە لە دام و دەستگاکانە ئیشەکەن با هەمیشە هەواڵەکانیان هەواڵی جەنگ و ناخۆشی نەبێ حساباتی ئەوە بکەن کە ئەمە بۆ خێزانەکانەوە ئەم خێزانانە مناڵ دانیشتووە کاتەکانی هەواڵ ڕاگەیاندنەکان با بڵین دەستنیشان بکەن بۆ کاتێک کە ئەم مناڵ نووسووە چونکە خێزانەکانی ئێمە هەمیشە بە پرۆشن بۆ ئەوەی کە بزانن چی ڕوو ئەدا و چی بووە کە ئەمەش لەوانێ حەقێکی خۆی بێ بەڵام بە بڕوای من وا بکەین کە ئەم کاریگەریانە لە مناڵەکانمان کاریگەری نەبێت چونکە هەمیشە لە جەنگەکانە ژن و مناڵ قوربانی یەکەم بوون بەداخەوە بەڵام ئێمە ئەم کاریگەریە نەرێنیە لە زهنی مناڵەکانمان نەچێنین چونکە هەمیشە ئەبێ بە یادەوەری ناخۆش مرۆڤ پەیوەندی کۆمەڵایەتەکانی چی بەهێزیەکانیەوەی کە ئەمێنێتەوە لە ئایندا ئێمە یەکتری بەجێهێڵین یادەوەریەکانە بۆیە تکاکارم کە ئێمە بتوانین ئەوەی کە پێمانەکرێ هاوکاری دەرونی بێ هاوکاری هەر جۆرە هاوکاریەک بێ بتوانین هاوکاری کە سوکارەکانمان بکەین لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەگەر لە ڕێی قسەکردنیەکەوە بێ بە ئارامی و دڵدانەوەیان بێ بەڵام خۆشمان ئەم کاریگەریە لەسەر خۆمان و خێزانەکانمان کەم بکەینەوە بەوەی کە بتوانین کەشێکی ئارام لە ناو خێزانەکانی خۆمانە دروستکەین بۆی کە هەمیشە یادەوەری خۆش لە مناڵەکانمانە بچێنین ئیتر ئەو جیلەی کە دادێ بە جیلی هەڵگیری مێژووی ناخۆشی کوشت و بڕین و ئاوارەبوون نەبێ و هیچ نەبێ کاریگەری ئەو هەواڵانە لەسەری نەبێ نە خێزانەکانە گوێگرتن لەم هەواڵانەیان یاخود هەواڵی جەنگ کەمتر بکەینەوە کاتی ڕوودانی جەنگە ئێمە بە تەنها ینی ناتوانین کۆنتترۆڵی ئەو بارودۆخە بکەین کە جەنگەکەی تیا ئەبێ کۆی دەوڵەت و ئەو ڕێکخراوانەی کە تایبەتن بە خێزان و ئەو ڕێکخراوانی کە تایبەتن بە مناڵان هاوکاری معنەوی خێزانەکان بکەن لە کاتی ڕوبەڕووبوونەوەی جەنگەکانە منداڵ هەیە باوکی لە دەست دەدا منداڵ هەیە دایکی لە دەست دەدا منداڵ هەیە تووشی ونبوون و دابڕان ئەبێ لە خێزانەکان بۆیە ئەرکی حکوومەتە و ئەرکی دەوڵەتە و ئەرکی ئەو ڕێکخراوانەیە کە خۆیان بە بەرپرسی مناڵان و خێزان ئەزانن کە هاوکاری و پشگیری ئەم مناڵانە بکەن لە ڕووی دەرونیەوە لە ڕووی دابینکردنی پێداویستەکانی فیسیۆلۆجیەوە بۆ ئەوی ئەم منداڵە کاریگەریەکەی لەسەری کەمتر بێتەوە ئێمە ئازانی منداڵێک ئەگە لە ژیانی ئاساییشە باوکی لە دەستبە یا خود دایکی لە دەستبە تووشی داڕمانێک یا خود ڕوخانێکی دەرونی یا خود تووشی لە جۆرێک لە جۆرەکان نائارامی و تەنهایی هەستکردن بە تەنهایە بێتەوە بۆیە ئەرکی هەمومانە و بە تایبەتی حکوومەت و دەوڵەت و ڕێکخراوەکان و خێزانەکان و ئەو کەسانی کە بەرپرسیارەتیەکی کۆمەڵایەتیان هەیە لە ناو کۆمەلگایە بتوانن هاوکاری ئەم مناڵانە بکەن ئەم خێزانانە بکەن پشگیریان بکەن بەوەی هەتاوەکو ئەم قۆناغە لە جەنگ تێ ئەپەڕێنن ئێمە بەداخەوە ئێستاش بە ئێستاشەوە باجی ئەو ئەدەین کە لە ڕابردووە لە کیمیابارانی هەڵەبجە یا خود لە ئەنفالە یا خود لە شەڕی داعشە کە چەندین خێزانی خێزانەکان لە یەکتری دابڕان و مناڵەکان تووشی بارودۆخی دەرونی و دابڕان بوونەوە بە ئێستاشەوە با بڵین نەمانتوانیەوە بە شێوازێک لە شێوازەکان قەرەبووی معنەوی و مادی ئەوان بکەینەوە و هەمیشە ئەوان جۆرێک لە جۆرەکان هەتاوەکو ئێستش گلەییان هەیە بەوەی کە لایەنێک نەبووە پشگیریان بکە بەڕاستی ئێمە ئەبێ هەرێکێکمان خۆمان بخێنە بارودۆخی ئەو کەسێک کە بە جەنگەکەیە تێپەڕیوە بتوانین بە وشەیەک بێ ئارامی بکەینەوە بە هاوکاری معنەوی بە هاوکاری مادی بێ بەڵام ئەمە ئەرکی
دەوڵەت و دام و دەستگاکانی ڕێکخراوە NGOکان. کاکەم لە خێزانەکان بەوەی کە باس و خواستەکانی جەنگ کەمترین باسی ناو دانیشتنەکانیان بێ وە دوورکەوتنەوەیان لەوەی کە با بڵێن ڕاستە و خۆ لە تیڤەکانەوە هەواڵەکانی کوشتن و بڕین و داڕوخان و ئەم شەو مەخەون و بەڕاستی تکاکەم لە کەناڵەکانی ڕاگەاندنیش ئەم سترێسە ئەم نائارامیە لەسەر دەرونی خەڵک کەم بکەنەوە. ئەم شەو مەخەوە دنیا کاو لەبێ ئەم شەو مەخەوە دنیا ڕوخێ بەڕاستی ئەمە نائارامی دەرونی بۆ تاکەکان دروستەکە وە خێزانەکان ئەوانی کە مناڵتان هەیە تکایە ئەگەر خۆت پێت خۆشە گوێ لە ئاگاداری هەواڵەکانی شەڕ و جەنگ بی لە بەرچاوی مناڵەکەتان مەیکە و ئێستا کاتی پشووە ئەم پشووە بقۆزەرەوە بەوەی کە کاتێکی خۆش لەگەڵ مناڵەکان تا بەسەربەری بە یاریکردن بێ باچوونە دەرەوە بێ کەشەکە تا ڕادەیەک لە لای ئێمە بەرکەوتی ڕاستە خۆمان نییە لەگەڵ جەنگەکەیە بەڵام کاریگەریەکانی هەواڵەکانەوەکە کە سترێسی بۆ ناو خێزانەکان دروست کردووە ئەم پشووە بکەرە دەرفەتێک بۆ قۆستنەوەی ئەوەی کە یادەوەری خۆش لە زیهنیەتی مناڵەکە تا تۆمار بکەیت چونکە بە زانیاری تۆ بەوەی کە جەنگەکە چی بەسەر هاتووە هیچ لە بابەتەکە ناگۆڕێ ئەگەر بڕیار بێ شتێک ڕووبدا ئەوە ڕوودەدا و بۆیە ئەم نائارامیە لە ناو خێزانەکانە با کەم بێتەوە لەبەر خاتری کەسنا لەبەر خاتری مناڵەکانی خۆت.